خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامە ئەم شەوتان پێشکەشەکەین. دۆخی خراپی خەڵک لە ناو ململانەی سیاسی و ئێمالی سیاسیدا گەیشتۆتە شوێنێک کە بە زۆرێک کە هاوڵاتیان و دانیشتوانی هەرێمی کوردستان بە تەواوەتی نیگەران کردو. بە جۆرێک خەڵک چاوی لەوەیە کە لەم هاوینەکە کۆمەڵێک قەیرانی جۆرا و جۆری لۆکاڵی و گشتی ڕوبەڕووی هاوڵاتیان بۆتەوە هەوڵی چارەسەرکردن بدرێت. نەوەکو تەنها ئێستا بۆتە ئەوەی کە لەبەرەوەی گەرمایە کارەبا کەمەکات، لەبەرەوەی گەرمایە ئاو کەمەکات، لەبەرەوەی پارە نییە بوچە نادرێت، لەبەرەوەی ئێمە ڕێک نەکەوتوین هەڵبژاردن ناکرێت. تەنها و ئەعلانانە پێشکەشی خەڵکەکرێ، بەڵام خەڵک چاوی لەوێ کە هێز و لانە سیاسیەکان ڕیاری چارەسەرکردنی کێشەکان یان لانی کەمکردنەوەی قەیرانەکان بدەن. ئەم شەو گفتوگۆی ئەم بابەتە دەکەین، کێشە و گرفت و ژیانی خەڵک لە ناو قەیرانی سیاسی و ململانەی سیاسیدا بە میوانداری یارێک لە بەڕێزان بەڕێز بورهان عەبدوڕەحمان کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێربێ کاک بورهان. هەروەها بەڕێز ڕێباز یوسف کە بەڕێزان چالاکوان و ڕۆژنامەوانە لە شاری هەولێر لە گەڵمانە بێت. کاک بورهان، ئەگە پرسیاری ئەوە بکەم بەڕاستی هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەو دۆخە چیەوە کادرێک وە کەسایەتێک یان کادرێکی حەزبی بەڕاستی، ینی ئایا ئەم دۆخێکی ئێوە پێی مرتاحن ڕازین لەو دۆخ و بارودۆخە؟ زۆر سپاس ڕێزم هەیە بۆ بینەران و سپاس بە خێراتنی میوانە بەڕێزەکە دەکەم. سپاس ئازیزم کاکەزانە، ئەگەر ئێمە بە شێوازێکی گشتی سێری دۆخی هەرێمی کوردستان بکەین، دۆخی هەرێمی کوردستان ئاسایی نییە. لە ڕووی سیاسیەوە ئیبینین ناتەبایەکی سیاسی لە نێوان هێزە سیاسەکانە هەیە کە ئەمە ڕنگدانەوەی کردووە لەسەر تاک بە تاک لە ڕووی سیاسی و لە ڕووی ئینتیما و لە ڕووی با بڵێن حماسی نەتەواتی و نیشتیمانیشەوە. لە ڕووی ئابووریەوە سیر بکەین، حکوومەتی هەرێم ئابوووریەکەی وردە بەدەست خۆی نەماوە و ئابووری خەڵک بەرەو خراپی و داڕمانێکی زۆر خراپ ئەڕوا. زانی کاتێک کە باز لە ئابووری خراپەکە لە لای خەڵک تەنها ئەوە نییە گیرفانی پاریتیانە بێ، زانی وردە کارەکاتە سەر حاڵەتە ئینتیماییەکەی، حاڵەتە دەرونیەکەی، حاڵەتە شڵەژانەکەی، حاڵەتە کێشە مشکیلەکەی ناوخێزانی بۆ تا ئاخیر ئەڕوا. یعنی هەر ئەوە نییە کە تۆ بڵین حاڵەتی ئابووری هەرێم خراپە و ئیتر لێرا بە نقطە سەریدێڕ نەخێردا ئەبەزیدا ئەچۆڕێ بە خواری خوارەوە. سیرەکەین لە ڕووی سنوورەوە، سیرەکەی سنووری هەرێمی کوردستان پارێزراو نییە، هەمیسانەوە گەڕێتەوە بۆ دۆخە خراپە سیاسیەکەمان، بۆ دۆخەی کە نەمانتوانیوە کۆنتترۆڵی ناخۆی خۆمان بکەین و هێزی ناخۆی خۆمان بەکاربێنین و بەهێز بین، یەک گوتار و یەک ئامانج بین. سنوورەکانمانەوەتە هەر ڕۆژی یەکێ خۆی داخڵەکە و خۆیەتە ناو کوردی تیاکوژێ. کاکە لە هەموو ئاستەکانی تر بە تاوەتی دۆخی هەرێمی کوردستان وردەش بەرەو خراپیەڕوە. ئەگەر لێم بپرسی ئەی چۆن چارەسەرەکرێت ڕێگا چارەمان بەبستەکە لە نیەتی چارەسەرکردنەکە دیار نییە. مەسەلەن ئێستا و کۆمین لە پێشەچا بە بەڕێستم کاک بورهان، ینی پێت ئەڵێن کە ئاو کەمەکە لەبەرەوەی هاوینە هەموو وڵاتێکەوە زانێ مەسەلەن بەرپرسی باڵایە لە کارەبام بۆ کارەبا کەمی کردو لە هاوینە ئەڵێ لەبەرەوەی خواستی لەسەرە. تۆش زان منیش زان هەموو کەسێکە زانێ وانێ ئەنی هەوڵی چارەسەرجا لەو شتە لەو کاڵیا بچووکانەوە بگرە بەڕاستی بچووکیژنی پەیوەندی بە حیاتی خەڵکەوە هەیە، هەتا ئەگاتە قەزیە نیشتیمانی گەورەکان هەمووی ئاوای لاتوە بۆ ئەجا تۆ دیقەت بدە ئەلێرەوە ئافرم قسێک شتێکی زۆر جوان دروژان تۆرە لە باتی بیرکردنەوەی خەڵک بەرە و باش و باشتر بڕوا ساڵانە بەردەوام بەرەو یادەوەریە کۆنەکان ئەڕوا کە خراپە و خراپترە بێتەوە. دقیق ڕاستەکەی یەکسەر هاوێنێ ێزان ئەو کەمە کارەبا نامێنێت، عنی لە شتەکانمان لەبەرە. من پێش ئێستا ڕاگەندراوێکم بینی ئەڵێ هەر کاتێک مۆلیدە ئەهلیەکان نەیانتوانی کارەبا دابین بکەن پێمان بڵێن سزا دەدەین. ئەی باشەی بۆ خۆت کارەبا نیشتیمانیەکەت بۆ کوێ؟ ئێمە بینا لەسەر هەمیسانەوە کۆنەکان و ڕووخاوەکان خەریکی بیناکردنین، خەریکی داهێنان و دەستپێشخەری نین، خەریکی کار و ئەفکاری داهێنەرانە نین بۆ چاکردن و چاکترکردن. زانی تۆ هەمیسانوێ مەسەر دۆخە سیاسەکە زانی تۆ کاتێک کە پەکی شێوازێک لە دیموکراتی ئەخەی، یعنی پەکی شێوازێک لە داهێنان و بیرکردنەوەی خەڵکەخەی بۆ ئەوەی کە بتوانێت داهێنەرێکی باشتر بێ یا هاوکارت بێ یا بەشدار بێ لە بیرکردنەوەت. ئەخۆ ئەمانە ئەوانن کە تۆ وەستێنن باشە بەڵێ تۆ لێرەوە هەستەکەی تر هەرێم نەک وەستاوە بەرەو دوا واڕاتەوە. کاکە ئەم گلەیانە بەسە، یعنی هەم
ئێمەمانانیش بێتاقەت بووین هەم هاوڵاتیش لەمە بێتاقەت بووە هەم هاوڵاتیش هەم ئەم شتانی زۆر دووبارەیە ئەزانی ئەتوانین هەموو شتێک بکەین ئەزانی ئەتوانین ئێمە کەسە سیاسیەکە ئەکتیڤەکانمان ئەتوانین هەموو گۆڕانکارێک بکە خۆ ئەتوانێ بیکە کاکە من ئەگەر بڵین کاکە ئەوە ڕێگری هەیە لە بەردەممانە لە وڵاتانی دەرەوە ئەقلیم ڕێگریەکە لە بەردەممانە کاکە خۆ مەسەلەی پرۆسی دیموکراتی و ئازادیەکانە ناخۆی خۆمانە نییە خۆمان وەیشی لەسەر ناکەین ئەی هەندێ مەسەلە هەیە ئاو کارەبا کاکە لای خۆمان نییە ئەی بۆ ناکەین ڕێگا و بانە و جادەکانمان ئەی خۆمان نین ئەی بۆ شوێنێکە توانرێ هەموو شتێکی بۆ بکرێ بۆ شوێنێکی تر ناتوانێت بۆی بکرێ ئەخ خۆی ئەمانەیە من نیگەرانەکانی خەڵک دقیقە من نیگەرانەکانی خەڵک بە نیگەرانی ئەسڵ و ڕاستەزانم بەڕاستی هێنانەوەی بوەڕاتی سیاسیەکان دەسەڵاتدارە حکومەکان هەر بوو بەڕێ بێنەوە ئەسڵ نیە چونکە واجبە خەڵکی سیاسی و دەسەڵاتداری حکومی لە خزمەتی خەڵکا بێ نابێ خەڵک ئەو مبەڕیرانە بەڕێزکاک بورهانە ینی ئەو مبەڕیرانە لە چه حاڵەتێکە ئەتوانین بڵێ ڕاستە مەسەلەن ئێستا دۆخی هەرێمی کوردستان یان مەسەلەن ظروفی هەرێمی کوردستان هی ئەوێ بەڕاستی تۆ بێچێک بڵێ کاکە قەیچێکە چاوەڕێکە بە کارەباکەمان خراپ بێ دۆ قەیرانمانە ینی چی هەیە تا ئەمە قەیران زانی یەک شت هەیە زانی ئێمە خۆمان کە ئەڵێم خۆمان بە سیاسیەکان و بە دەسەڵاتدارە حکومیەکانەوە ئەوانی کە دەسەڵاتی حکومەت بەڕێوە بن ئەزانی وەکو مەلەوانە درۆزنەکەمان لێ هاتووە خەڵک تازە باوەڕمان پێ ناکە حەقیقەتیشمان هەبێ ئێستا ڕاستیشمان هەبێ مەعاناتی ئەسڵ و جدیشمان هەبێ بەدەست عێراقەوە بەدەست دادگای فیدراڵیەوە بەدەست ئەقلیمەوە خەڵک باوەڕمان پێ ناکە چونکە لیان بینیتی ئەوەی ئەمانتوانی بیکەین نەمان کردو لە ڕابردووە پێویستی ئێستا پێویستی بەوە نیە تۆ بڵێ من ڕیفۆرمە ئەبێ ئەبدەیتێکی گەورە بکەی یان یان ڤێرژنێکی باشتر دابەزێنی بۆی خزمەتی خەڵک یەک دنیا ئەزمموی نێودوڵەتیمان هەیە باشە نێسۆ مێدەلا ماندێلا باشە کاکە ئەزانی توانیتی سیاسەتی ئاپارتاید لە جنوبی ئەفریقای بگۆڕێ ئەزانی توانیتی یاسا بگۆڕێ تۆ بڵێ کەسە سیاسەکانی ئێمە نەتوانەوە ئاکتیڤترین بە ئەم دۆخە بچووکەی ناو هەرێمی کوردستان گۆڕانکاری تیا بکەن من گومانەمە لەوەی کە مەبەست نیە بکرێ ناتوانن بۆ ناکرێ کاکەجان بۆ ناکرێ عنی کاکەجان ناکرێ قوتیان پێ ناشکێ یەک دنیا ئاکادیمیستمان هەیە یەک دنیا ڕایۆشکاری ئەجنەبیمان هەیە یەک دنیا هاوڵاتی چالاک و بیرکەرەوەی زۆر باشمان هەیە فەرمو ڕایۆژیان پێ بکەین فەرمو بیرۆکە و پرۆژیان لێوەرگرن و با خۆشان بەشە بن لە بەشداریکردن بۆ چارەسەرکردن کێشەکان بزان ناکرێ ناکرێ کاکەجان ئەزانی هەموو شتێک کاک زانەوە پارە ناکرێ مەرجنی هەموو شتێ پارە بە ئیرادە لەسەر و پارەوەیە تەواو چونکە ئیرادە دەست خۆش ئیرادە پارە دروستەکە ئیرادە هەموو شت داهێنێ کاکە ئەمانە پارە لە دوای هەموو ئەمانەوەیە هەموو شتێ پارە ناکرێت بەڵام هەموو شتێ لە پارەیە کۆکراوەتەوە بۆ ئێمە ئێستا تەرکیزمان خسۆتە سەر پارە و هەڵخەڵەتێنەرە ئەمە و خەڵک هەڵخەڵەتێنەرە کە باسەکەین پارە نییە و پارە ناکرێەوە پارە ناکرێت نەخێوانیە کاکەجان لە ڕابردووە ئێستا حالیت ئێران پرۆژەی هەیە زانی بێوێت جادەیە دروستکە جادێ دروستکە لە کۆنەوە لەوەتی لە 79 حسابی لەسەر ئەمە ئیشێتی ئەوێ جادێ دروستکە بیبا بۆ گوندێک ئەچێ بە منتیقەکاڵی لە ساعت هەشتایی چەند نەتوانن بەشداری بکەن بەهینەیانێتی لە ساعت هەشتا بەشداریەکەن لە ساعت هەشتا حرەز دابی نەکەن کرێکار دابی نەکەن کێشە بۆ جادەکە دروست ناکەن باخەکانیان پێشکەشەکەن کاکە خەڵکی هەرێمی کوردستانیش ئامادەیە ئامادەیە کردوشێتی تۆ قیرتاوکردنی گوندەکان ئێستا هەندێک گونتەیە کە واستەی هەیە و داواکاری هەیە لە زۆربەی زۆری سنوورەکان باسی یەک شوێنی سنووری کوردستان ناکەم جادێ قیری بۆ چێ دەفەرموودە بڕۆ بۆ دیەکان بڕۆ بە دیەکانە بگەڕێ بڵێ جادێ قیرت بۆ ڕاکێشم لە ساچن تۆ خۆت بەشداریەکەی ئێکاکە نیوت لە کۆڵەکاتەوە دەفەرموو بە یەک پارەی یەک دێ دوو دەیەکەی لە کشت و کاڵە ئازیزەکەم ئەزانی دواکەوتوترین ئێمە دواکەوتترین لە قۆناغی دواکەوتترین بەرهەمێنی کشت و کاڵای بەس ڕێنمایی بگە بن بەس هاوکاری بکەن لە ڕووی تەکنۆلۆژیاوە کاکەجان کاکە ئەمە جێبەجێکرێ ئەمانە ئەکرێ تۆ کاتێک توانای گوندەگە خەیتە گەڕ بەرهەمهێن بێ کاکە تۆ ئەزانی ئاسی ئابووری چەند بەرزەبێتەوە دە گوندم بۆ بخەگەڕ ناوچەیە بەهێزەکەی دە ناوچەند بۆ بخەگەڕ هەموو هەرێم بەهێزەکەی ئازیزەکەم ئەمانەوە قورسێژ نییە پەیوەندی بە وڵاتی اقلیمی دوژمنی زۆر باشە لەگەڵ کاک ڕێباز گفتوگۆکەین کاک ڕێباز سڵاو لێبێ سوپاس بۆ بەشداری لە پانۆرامادا تۆ ڕۆژنامەوان و چالاگوانێک هەڵسەنگانت بۆ ئەو دۆخەچێک کە بەڕاستی ینی زستان خەڵک چاوەڕێی بێکارەبایی و لافاوەکە لە هەموو کوردستان مەسەلەن هاوینە کارەبانیە ئاو نییە موچە نیە ململالی سیاسی هەیە تاسە و ڕێگەوبان خراپە ینی ئەمە بەڕاستی
پەیوەندی بەچەوە هەیە قەیرانێکی خۆڕسکە لە سەر و ئیرادەی سیاسەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە لە چیەوە دێ بە بۆچوونی بەڕێستان. سڵاو ڕۆزم هەیە کاک زانا بۆ جەنابت و بۆ بینەرانی عزیزی کورسات بە خێراتنی میوانە کەش دەکەم. تەوان ئەوەی کە دەگوترێ بە هیچ زۆرێک ئەمە قەیرانێکی خۆڕسک نییە و لە سەروی ئیرادەشەوە نییە، بەڵکو ئەوە نیشانە و ئاماژەیەکی ڕوونە بە سەراحەت بێڵێن بۆ فەشەلی بەشێک لە عەقلیەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان، ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی ئێمە هێندەی بە خەمی بەرژەوەندیە کەسیەکان و بەرژەوەندیە حزبیەکان و ئەوانەوە بووین هێندە بە خەمی هاوڵاتیان بە خەمی گشتی بۆ دابینکردنی خزمەتگوزاری گشتی و هەموو ئەو کێشە و قەیران و گرفتە هەنوکەیانەی کە لە کوردستان بەدەم ئەوانەوە نەبووین. من پێم وایە هیچ کەسێک ناتوانێت نکۆڵی لەوە بکە کە ئەمە هەمووی ئەوەی کە جەنابت و بەشێکیش میوانە بەڕێزەکەت ئاماژەی بۆ کرد بەشێکە لە ینی فەشەلێکە کە بەڕاستی ینی حەقە عاقلمەندانی نێو حیزبە سیاسیەکان نێو کای حکومڕانیش لە کوردستان لە بڕی ئەوەی بێن با بڵێن پاساوی نەزۆک بێنەوە بۆ ئەم دۆخانە بێن بیر لە چارەسەرێکی گونجاو بە پلانێکی تۆکمەی استراتیژی بکەنەوە بۆی خەڵکی کوردستان نەجاتی بێت لە هەموو ئەو کێشە و گرفتە هەنوکەیانەی هەن. ئەوەی کە جەنابت باست کرد مەسلەی ئاو مەسلەی کارەبا ئەمانە لە دنیادا سەرەتاییترین پێداویستی سەرەتاییترین مافی هەر کەسێکە کە بۆی دابین بکرێ بەڕاستی لە سەرباری ئەوە دەبینین ئێمە نەک خەڵکی کوردستان کە بەڕاستی بەدەم ئەو کێشە و گرفتە سەرەتایی ینی ئەو مافە سەرەتایانەشی بۆ دابین نەکرێت، بەڵکو دەبینین ڕۆژانە مێشتی خەڵکی کوردستان کاس دەکرێت بە ململانەی سیاسی نێوان هێزە سیاسەکان لە کوردستان کە ئەوەش ململانەیەکی زۆر با بڵێن ناتەندروستەکە لە نێوانیاندا هەیە. ئێمە دەبینین لە ئەجێندای زۆرینەی هەرە زۆری حیزبە سیاسەکانی کوردستان هێندەی بەخەمی ئەوەن کە دەنگدە ڕابچێشن بۆی دوو کورسی زیاتر بێنن بەخەمی ئەوە نین کە بەڕاستی دوو پرۆژەی گرنگی ستراتیژی ئێستا ململانێکە کاک ڕێباز بە بۆچوونی بەڕێزەکە گشتی ململانێکە لەسەر ململانەی خزمەتکردنە یان لەسەر ململانەی خەڵەتاندنەوە کۆی مامۆستا کاک بورهانوتی لێرە هەم خۆ کەسێک ئەگەر کەسێک خەبیەوە کەسێک بخەڵەتێنێ کە بشت خۆی خەڵەتێنێ بێگومان من لەگەڵ هەرچەند من بەشێکی بۆچوونەکانی ئەو میوانە بەڕێزت گوێبیست بووم، بەڵام من لەگەڵی هاوڕام بە دڵنیاییەوە هیچ کەسێک لە کوردستان ناتوانێت نکۆڵی لەوە بکە کە ئێمە دەیەها کێشە و گرفتمان هەیە. بەڵام پرسیارەکە ئەوەیە کاکزانە بۆ چارەسەر ناکرێت. ئەزانی من لە زۆر شوێنی تریش ئەوە وتووە، یعنی نەبوونی خەڵکی گونجاو لە شوێنی شیاو، یعنی بۆتە قەیرانێک لە کوردستان. یعنی من بەر لەوەی بێمە بەرنامەکەی جەنابەت متابعی ئەوە مەکرد کۆمیسیۆن دەڵێت لە 850 کەس کە خۆی کاندید کردووە بۆ پەرلەمانی کوردستان 400 و شتێکی پێم وایە ئەگەر هەڵە نەبم 432 کەسیان بڕوانەمان نییە. یعنی من تێناگەم ئەو خەڵکە لەگەر ڕێزم ئەگەر تعبیرەکەم دروستێ پەرلەمان بە دەڵالخانە تێگەیشتووە. یعنی تو وەرە کەسێک من ناڵێم یعنی سوتفەیە مەسەلەن هەڵدەکەوێت کابرایە بڕوانامەی نییە و بەستەوەی وەرگرتووە یان بە بێگومان ئەزمموی هەیە لە مەجالەکە، بەڵام تو وەرە ڕێژەکە بەڕاستی شۆچی کردم. یعنی من کاتم لە ناو سارە بیرم لەوە دەکردەوە بەڕاستی تو وەرە کابرە 400 و ئەوەندە کەساج، یعنی من تێناگەم ئەو هەموو جورئەتان لەکوێ هێناوە خۆیان بپاڵێون. ئێمە خاوەنی ئەو کۆمەلگایە پڕ لە کێشە و قەیران و ئەو هەموو معاناتی خەڵکی کوردستان هەیەتی. من تێناگەم ئەو 430 کەسە ئەو هەموو جورئەتان لەکوێ هێناوە، یعنی خۆیان بیانەوە خۆیان بکەن بە نوێنەری خەڵکی کوردستان لە کاتێکە کابرا تەجروبەی لانی کەم کە ئینی نییە، بڕوانامەی نییە، تەجروبەی نییە. یعنی لەوە بۆمان دەردەکەوێت کاکزانە، لەوە بۆمان دەردەکەوێت بەڕاستی ئێمە خەڵکی شیاو لە شوێنی شیاو نییە، خەڵکی گونجاو لە شوێنی شیاو نییە، چ لە کایە حکومڕانی دەڵێ چ لە دام و دەستگاکان دەڵێ. یعنی دەبینین ئەنی کابرا مدیر عامە لە شوێنێک هەندەی ئەوەی بیر لەوە بکاتەوە پلانێکی استراتیژی دابنێ بۆ بەڕێوەبەرایەتی گشتەکەی بۆی چۆن بتوانێت بە کەمترین کات زۆرترین خزمەت گوزاری بگەێنێتە سنوورەکەی خۆی کێشە و گرفت و ئارێشەکانی چارەسەر بکە. ڕەنگە
وەکو هەر فەرمانبەرێکی ئاسایی سەیری کاتژمێرەکەی بکە و بۆی داوامەکەی تەواو بێت و بڕاتە ماڵ و سەرمانجیش یعنی چاوەڕێی موچەکەی بکە. ئەم عەقلیەتە زۆر مەترسیدارە. ئێمە دەبێ لە کۆمەڵگەی کوردستان ڕۆحیەتی قوربانیدان زیندوو بکەینەوە و من پێم وایە هەموو کۆمەلگا پێویستی بە قوربانی هەیە بەڕاستی. پێش هەموو چیر و توێژەکانی تر کایەی حکومڕانی چینی حکومڕان لە کوردستان دەبێ ئامادە بن ئەم قوربانیە بدەن کە بەداخەوە ئەویان لێ بەدی ناکرێ ئێستا. بەڵێ زۆر باشە کاکڕێباز ئەگەڕێم وڵات کاگوڕانیانی بەڕاستی کاتی ئەوە نییە مەسەلەن بکۆی کە بەڕێزت خۆت باست کرد خەڵەتاندنێک بێت زۆمەنی مەسەلەن فێڵکردنێک بێ کاتی ئەوە نییە ئاشبوونەوەیەک دروست بکرێ هەنگاو بەرەو ئاشبوونەوە خەڵک شتی نوێ ببینێ نەکەر ئەوەی کە هەیە بۆ نمونە بەڕێزت باسی ئێرانت کرد مەسەلەن ئێستا بەو هەموو قەیران و بەو هەموو ئابلوقەیەکە لە سەرەتی تا ئێستا قیتار هەیە بە $9 ڕستنەوە ڕۆی بۆ شیمال بۆ تاران وانێ ئێمە تا ئێستا کە باسی سکەی قیتارەکرێ یەک دنیا ئیمۆجی پێکەنینت بۆ دێ وانە باسی ئەو بکەی بڵێ ئەو ڕێگا ئۆتۆبانێکەکەم دووسایدێکەکەم خەڵک ناچێتە مێشی ئەو تا ئەو دوژبنتە من ڕۆژێ قایمێک بڵاو بێت تۆ فلان لە سێدارە دراو لەو لاوە تورکیا دەستی لە قورگتناوە بەڵام لە جادە و بانە و مەتار ڕوئا و کارەبە بەڕاستی باسی ناکرێ ینی ئەوە هەم زۆر مافی سەرەتایی و بیداین حەق نییە ئێمە بەڕاستی بەتایبەت لە قۆناغی داهاتوودا هەرێمی کوردستان هەنگاو بنێ بۆ ئاشبوونەوە لانی کەم کە باز لە ئاشبوونەوەکەی ئێمە یەک دنیا قۆڵت لەبەر دەمانە هەیە جارێ ئاشبوونەوەی سیاسیمان پێویست بەڵێ زانی حیزب سیاسەکە ئاش دەبنەوە یەک نەگرنەوە نیوەی خەڵک لە بەدوایانەوەی پارچە ئەبش دۆڕ دەنگ بوون باشە ئاشبوونەوەی سیاسی زۆر گرنگە ئەزانی ئاشبوونەوەی سیاسی زۆر ئاسانە تۆ لە بەردەم تا کۆمەڵی مەترسی گەورە هەیە ئێمە مەترسە گەورانە هاوڵاتیکی وەکو من و تۆ ئەمسالەکانی وەکو من و تۆی بینن تۆ بڵێ سیاسیە بیرکەرەوە عیملاقەکانمان کە حیزب بەڕێوا بن و دەوڵەت بەڕێوا بن ئەمە نەبینن باش ئەم مەترسیە هەیە با ئاشتەوایەکی سیاسی دەست پێ بکەن ئاشتەوایی سیاسی زۆر شت هێواشەکاتەوە باشە لەبەر دوایتر ئاشتەوایی خەڵک و حکوومەتمان هەیە خەڵک و حیزبەکانی ترمان هەیە باشە با دەست پێ بکەین دوو هەم ئەزانی ئازیزەکەم ئێمە ئاشتەوایی تەنها ئێمە نەیبینین ملانێ لە نێوان دوو حیزبی سیاسی هەیە ئەزانی لە نێوان ئەندامانی خوارەوە و دەسەڵاتی حیزبێکیشا هەیە ئەزانی لە نێوان فەرمانبەرەکان و مدیرەکە و مدیر و وەزیرەکە هەمانە ئەمانش پێویستیان بە ئاشبوونەوە هەیە ئەمانە ئەمەم و ئاشبوونەوەنە بە چێکێ یەکەم پاکبوونەوەی خۆمان لە ئامانج دروستکردنێک کە یەک ئامانجی گۆڵمانە بێ مویشی بۆ بکەین ئەویش ناوی کورد و کوردستانە باشە گریمان لەم چوارچەوەیە کۆیەکەینەوە کە خۆمان یەک ئامانج کرد بۆ کورد و کوردستان باشە خاک و نیشتیمان خەڵک و نیشتیمان هەمومان ڕێگاکانیشمان جیاواز بێ بەرەو ئامانجەکە ئاڕۆین باشە ئاشتی و تەبایی نێوان ناوخۆیی و دەرەوە بۆ ئەقلیم تەواو ئێمە ئەگەین ئەو نەتیجانە خەڵکی جاش بکەیتەوە کەوات کاکە هەموم لەگەڵمانان بڵێ ئەو کاتەکەوانت کرد ئازیزەکەم خۆ ئێستا خەڵک دابش بوو بەسەر حیزبە بەسەر بەرژەوەندەکانی خۆیانە لە حکوومەتە بەسەر بەرژەوەندەکانی خۆیانە لە کەرتی تایبەتە ئەم سێ بەرژەوەندێمان هەیە یا ئەم سێ فیئێمان هەیە کە خەڵک دوای کەوتووە باشە کاکەجان ئەم سیانە لەگەڵ خەڵکە بێلایەنەکەی کە خۆی کاری خۆیەکە خەڵکە بێلایەنەکە هەر بێلایەنە ئەم سیانە بە سێ ئامانجی یەک ئامانج هەرسێ ئەم هەرسیشان کۆکەینەوە کە ئەمەمان کۆ کردەوە ئێمە ئاشتەوایی جە لە ناو خۆمانە دەست پێکە لە خودی تاکە دەست پێکە زانی سا تۆ یەک دنیا دڕدۆنگی و پەستی لە ناختا هەیە من هەمە تاکەکانی تر هەیە هەمووی هەیەە خۆ ئەمانە نائارامی دروستەکەن کە لەسەرەوە خۆیان ڕێخستەوە بیرکردنەوەمان چووە سەر ئەوەی کە ئەوان ڕێکن کە یەک ئامانجین هەمومان ئێمە هێواشە بینەوە هەموو شتی هێواشە بێتەوە ئەزانی هەموو هێواش بوونەوەیەک داهێنان دروستەکە ئەزانی هەموو داهێنانێک بەرهەمی هەیە ئەزانی هەموو بەرهەمێکانتەیە بۆ ئامانجێکی تری بەێستر بۆی کە تۆ ئیشی بۆ بکەیت شتەکانمان زۆر سادەن ئازیزەکەم باوەڕ بکە ئێمە جاران چاومان لەسەر سیاسەکان ئێستا بۆڵن جاران خۆشتر بوو تۆ دیقەت بدە بە ئەم ڕستەیە بڵێم جاران چاومان لەسەر سیاسەکان نەبوو بۆی ئارامیمان بۆ دروستکەن خۆشگوزارانیمان بۆ بێنن ئێستا داواکەن لەڵێن سیاسەکان واز بێن تا ئارام بینەوە ئازیزەکەم حکوومەت واز لە هەندێک عینادی و شتی شخصی بێنن با خەڵک خۆشگوزەران بژی هیچی تر نییە کاکە وەڵڵاهی شتەکان زۆر سادن یعنی دڵنیابن لە هەموو بەرپرسەکانی سیاسی و حکوومەتیمان خەڵک تێگەیشتووە لەما کە ئێستا مەزدەری کێشە و مەشاکیلەکان ئەوانن خۆ ئەمە
من دەرەوە ئەقلیم دوژمن و نارەکان بێبەری ناکەم لەم کێشانە بەڵام تۆ جارێ خۆمان بارڕێخی پێت وابێ ئەوان دەستیان بەسەر و ئیرادێداگر پێ ئازیزەکەم هەیە خۆ ڕۆڵیان هەیە دەرەوە ڕۆڵی هەیە ناخۆی خۆشمان ئەرزێمان بۆ دروست کردو کاکە خۆ ئەمری قومی چیت پێڵێت تۆ لە ناوە بەهێز بە کاریگەری بۆ دەرەوە هەیە تۆ ناوخۆی خۆت وێران بێ درزت یەکەن یەنە ناوە ئەمری قومیت ناپارێزرێ ئەمە بەسیترینە هێزە دیبلۆماسیەکەت هەروایە ناخۆی خۆت بەهێز کە هێزی دیبلۆماتیت بەهێزە پلانت هەیە کاکە تۆ کاتێک کە من سەرقاڵەکەی لێرەوە تۆ تووشی ئیشکالات و مشکلەمەکەی هەر ئەمە لەسەر ئەم کورسێ من دانیشتم جێگاکەم ناخۆش بێ من ناتوانم قسە بکەم ئارامی لە هەرێمی کوردستانە هەبێ بیرکردنەوەمان نییە بەشداریمان نییە توانای داهێنانمان نییە ئەمانە هەمووی ڕاستن ئەزانی ئەمانە ئێمە زۆر بە بەسیتی سیاسەکانمان ئارام بنەوە ئێمە هاوڵاتی ئارامە کاکە باوەڕ بکە لە خەڵکی هەرێم بە تەحملتر بە ئەدەبتر لەگەڵ دەسەڵاتی سیاسیە تا ئێستا لە هیچ میلەتێکان نەبووە کاکە 30 ساڵە وا زیاترە ڕۆی حکوومەتی عێراق لە 30 ساڵە تعریفی خۆی کە دوور خانن کاکەجە لە 37 ساڵە خۆ چەندمان ماوە خەڵک زۆر ڕێز لەم حکوومەت و دەسەڵاتە ئاگرێ ئەم دەسەڵاتەش پێویستەی تر تێبگەن 4-5 کەسن 15 کەسن یەک بگرنەوە ئاش بنەوە ڕێک بنەوە خەڵک ئارامە بێتەوە هەرێم ئارامە بێتەوە کاکە هیچمان لە ژانی خەڵک بکەنەوە لە خاک و باوەڕ بکە هیچمان لەو وڵاتە پێشکەوتوانە کەمتر نییە پێت وایە کاگوران تۆ دنیات بینیەوە مەسەلەن پێت وایە ئەو پارەیە لە هەموو شوێنەکە بێ پارە ڕژا بێ ئینجاتوانی مەشارێع بکە یانتوانی ئازیزم ئێستا عەقڵی من و تۆ عەقڵی تاک بە تاکی هاوڵاتی کوردستان بە ملیۆن دۆلاری تایە بانقەکە لە مێشکتایە تۆ کە دەرفەت نەی بیرکەیتەوە بۆی کە تۆ ئەم سەرمایە بخەیتە گەڕ تۆ بێ پارەی زۆر کاک ڕێباز بەڕاستی هەموو هێزولانە سیاسەکان کە ئەڵێن گەنج گەنج یارمەتی بدرێت گەنج ڕێگەی بۆ بکرێتەوە گەنجوا پێت وایە بەڕاستی زمینێکی وە لەبار کراوە بۆ گەنج کە بتوانێت خۆی تێدا بدۆزێتەوە فکارەکانی خۆی تێدا تەوزیف کا و بیکاتە پرۆژە و جێبەجێ کا و خزمەتی پێ بکە لە ڕاستیدا کاک زانە من پێم وایە گەنجانی ئەم وڵاتە لە ئێستادا پەراوێز خراوترین چینی کۆمەلگان یعنی ئێمە بێ ڕازگۆ بین بەڕاستی یعنی ڕازگۆ بین لەگەڵ مەبدەئی خۆمان ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی کوردستان ئێستا گەنجان ینی تۆ سیرکە ینی هیچ دەرفەتێکی وا نەماوە کە گەنج بتوانێ هەروەکو میوانە بەڕێزەکەشت هەندێک ئاماژەی بۆ کرد یعنی تۆ قەرزی بچووک ساڵانی ڕابردوو کە هەبوو ئێستا نەماوە مەسەلەی پرۆسەی هاوسەرگیری سولفەی زەواج هەبوو سولفەی عقار هەبوو بۆ نمونە ئەوانە لە ئێستاوە چەندین ساڵە هیچ نەماوە مەسەلەن قەرزێکی تر هەبوو کە دەدرا بە بەوانەیە کە پرۆژەیەکی بچووکیان هەبوو ئێستا ئەوەش نەماوە بۆ نمونە ئێمە ڕۆژانە شاید حاڵی ئەوەی دەبینین ئەو جگەرگۆشە ئازیزانەمان ئەو کوڕ کچە جوانانەی وڵاتەکەمان بەڕاستی لە دەریادا دەبنە خۆراکی ماسیەکان بەسەراحەت یعنی ئێمە هەمووی جەرگمان ژان دەکە بۆ ئەو خەڵکە بۆ ئەو گەنجانە یعنی ئەوە پێم وایە ئەگەر هەز بە ئیستقراری ئابووری بکە ئیستقراری دەرونی بکە و ئەوانە هەمووی ڕاستی پەنانابە بۆ کۆچ مەسەرەن ئەو گەنجانە هەمووی کە کۆز دەکەن یان ئەو عائیلانەی کە کۆز دەکەن ئەوە نەتیجەیەک وای لێ کردووە یعنی ئەمە نەتیجەیە خۆی نەتیجەیە بەڕاستی لە ئەنجامی کۆمەڵێک کێشە و گرفتی هەڵقوڵاوەوە کە چارەسەر نەبووە خەڵک پەنادەباتەبەوە نەخێر من پێم وایە گەنجانی ئەم وڵاتە دەبێت زەمینە سازی زیاتریان بۆ بکرێ و ڕاستە هیچ حکوومەتێک لە دنیادا ناتوانێت هەموو ئەو گەنجانەی کە با بڵێن تەخەڕوز دەکەن خوێندن تەواو دەکەن دایان بمەزرێنێ بەڵام هەموو حکوومەتەکانی دنیا بەرپرسن لە دابینکردنی هەلی کار بۆ گەنجان نەکار بۆ گەنجان بۆ تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا تۆ کە لە کەرتی حکومی دەرفەتت نییە یاخود پێویستت بەو توانە مرۆییە نییە کە بەکاری بێنی کە گەنجانی با بڵێن زانکۆ پەیمانگاکان ئەوانەی کە بە شێوەیەکی ئەکادیمی خوێندن تەواو دەکەن ئەمە بەرپرسیارەتی حکوومەتە دەبێت لە کەرتی تایبەتدا هەلوباریان بۆ بڕەخسێنێ یعنی ئێستا ئەگەر تێبینی بکەی کاک زانێت ئێستا مەسەلەی دەستەی وەبەرهێنان بەڵێ تو سیرکە مەسەلەی وەبەرهێنان بە چه ئاقارێکدا ڕۆیشتووە لەم وڵاتە یعنی تۆ ڕۆژنامەوانی تو ئەزانیت
ئەم پێم خۆشە ناوی 4 پرۆژەی زەخمی ئەم وڵاتەم پێ بڵێ لە بواری یعنی لە مەجای پیشە سازی یعنی ئێمە هەرە بینین بینا بەرزەبتەوە یعنی وەبەرهێنان تەنها لە زەوی بەلاش و کابراایەک دێ مەسەەن چەندین دۆنم زەوی بە بەلاش وەردەگرێ و شوقی لەسەر دروست دەکا و دەیت فرۆشتەوە بە قازانج و لە پڕێکە بێ بە کوڕێک و ملیۆنان دلار قازانجەکە و ئیلە لاو بڕاوە یعنی بەڕاستی ئەوەی دەگوزەرێ مای شۆکە بۆ ئێمە یعنی تۆ وەرە سەرمایهدار لە وڵاتانی دنیا دێن ئەو سەرمایان دەخەنە گەڕ وەبەرهێنانی پێدەکەن بۆ ئەوەی ئەو سەرچاوە مرۆیە ئەو توانە مرۆیە لە کۆمەلگاکەیاندا هەیە وەبەری بێنن و بەکاری بێنن بەڵام ئێمە ئەومان نەکردووە یعنی چ سەرمایهدارەی ئەو وڵاتە هاتووە بۆ نمونە کاکە کۆمپانیایەکی گەورە لە بواری هەر هیچ شتێکمان نییە ینی هیچ شتێکمان نییە تو باسی چی دەکەی کاکە هیچ لە بواری پیشە سازی ئێمە ناتوانین چرخێک دروستکەین یعنی هەمووی وەبەرهێنان دەکات دەتوانین بڵێن کاکە ڕێباز دەتوانین بڵێن لە شوێنێک جادەیەک باشە لە شوێنی خراپە لە شوێنێک بیناک بەرزە بیناک نزمە ئەو بکەین بە پێشکەوتن بە بنەمای پێشکەوتن یان بنەمای پێشکەوتن لە دنیا ئێستا شتی زیاترن شتی ترن کە بەڕاستی مەسەرەن ئەمڕۆ کاک مەشخەڵ بوو ڕسمێکی داناوە لە وڵاتی چین منهۆڵی زیرەک ئاوڕۆی زیرەک ئەڵێر کاتێک جیازێکیان لە ناو داناوە دروست کردووە ئەلێر کاتێکەوە لە خەلەلێک هەبێ لەو ئاوەڕۆیە مەحزەرەتم بۆ بینەرانی خۆشەویستم ئەلەر مەدات ئاگاداریە کات بۆ ناوەند دەڵێ لەو شوێنیان مشکلەیەکەیە مشکلەی جیران هەیە ئاگیان لەژێر زەویشێ ئاگیان لەژێر زەویشێ ئێمە تازە لەوەیان کە چێ کاک زانە عەفوم دەکەی لە چین لە وڵاتی چین کاک مەشخەڵ دایناوە بەڕێزە والله من نایناسم ببوورە و بەڕێزە ناناسم و ئەو مەشینەشم نەبینیەوە بەڕاستی نانا ئەو ڕسمەکەی دانابوو نەگە و دروستی کرد بێ هەر من ئەو کەسایەتە ناناسم داخەوە ببوورە بەڵێ بۆی نامەوێت هیچ قسە لەسەر بکەم چکە من نایناسم نامە بەستمەوێ پێشکەوتنەکان گەیشتەوەی بن بەوێ ئەوە بڵێم کاک ڕێباز بەسە لە من دەمەوێت ئەوە زانی کاکە بنەمای کاک زانە من دەمێ بە شێوەشی تر وەڵامی جەنابەت دەمەوە بنەمای پێشکەوتن لە دنیادا بریتە لە دابینکردنی ئەو پەڕی خۆشگوزەرانی بۆ ئەندامانی کۆمەڵگاکەت کاکە یعنی بنەمای پێشکەوتن لە دنیادا بریتە لە سەروەربوونی یاسا بریتە لەوەی هەمومان لە بەردەم یاسادا یەکسان بین بریتە لە پاراستنی پرەنسیپەکانی دیموکراسیەت بریتە لە پاراستنی پرەنسیپەکانی مافی مرۆڤ بریتە لە دابینکردنی خۆشگوزەرانی کاکە ئێستا ئێمە باسی ئاو کارەبا و جادە و سەرخان و ژێرخانمان کرد ئەمانە هەمووی مافن بەڕاستی و هیچی مەکرەمە نیە ئەمە هەمووی حەقا یعنی ئەمە هیچی پاداش نییە من حەقی خۆمە لە شارەکەمدا خاوەنی 24 کاتژمێر کارەبا بم حەقی خۆمە لە وڵاتەکەمدا کە سەرمایەکی زۆری نەوت و غاز هەیە من سوتەمەنی لە سارەکەم کەم بە نرخێکی زۆر هەرزان ئێمانە نێ بەڕاستی بۆیە بنەمای پێشکەوتن بنەما ینی ئەو پەڕی خۆشگوزەرانیە یعنی تۆ بتەوێ گەنجەکانت مەسەرەن ساڵانە 100,000 تەخەڕوز دەکەن ئێمە ئەوە لە 2014ەوە پێم وابێ ئەگەر هەڵە نەبم کەس دامەزراندن نییە ئەوەی دامەزراندن نییە بۆ نمونە ئێتو لە کەرتی تایبەت باسمان کرد مەسەرەن خەڵکە سەرمایهدارەکانی ئەم وڵاتە هەر دەچن وەبەرهێنان لە کەرتی نیشتە جێبوون دەکەن تو کارگە و ئینی گەورەت نییە ئەم خەڵکە بچێ بۆ چێ بەڕاستی یعنی تو هەر دەبێ بیکەی بە پۆلیس و بیکەی بە ینی ئەمە من پێم وایە دەبێت بیردەوە بکرێتەوە بەڕاستی لە بڕی ئەوەی ئێمە بەرژەوەندی حزبیەکان زاڵ بکەین بەسەر بەرژەوەندی نەتەوەیی و نیشتیمانیەکان ئێمە ئەمڕۆ لەم قۆناغا هەم نیشتیمانیانە بیر بکەینەوە بۆ ئەو کێشە ناوخۆیەکانمان حەلکەی هەم نەتەوەیانەش بیر بکەینەوە کە یەک دنیا مەترسیمان لەسەرە کاکزانە بەڵێ ڕاستە زۆر باشە کاکڕێباز بەڕێز سوودانی دوو موچەی سەرف کرد بۆ خەڵکی کوردستان من دەمەوێت ئەوە تەواو کەم ئەگەر هاوکاریم بکەی یعنی پێش ئەوەی بەڕێز سوودانی بچێتە ئەمریکا دوو موچەی بەسەر یەکەوەدا من ینی ئەو کاتەش زۆر سەیرم پێداد هەستم دەکرد بەشێک لە خەڵکی کوردستان شۆک ببوون بەوەوە
يعني من ئەو کات شتێکم نووسوتمەوە مسەکیناتە دوای ئەوەی کە لە ئەمریکا هاتەوە ئەبینیمان مەسلەی موچە چی بەسەر هات تۆ لە وڵاتێکدا ئێمە لە عێراق دەژین کاکزانە لە سویسرا ناژین لە عێراق دەژین تۆ تەعامل و مامەڵە لەگەڵ دۆخێک دەکەی مامەڵە لەگەڵ ئەجەندە و بیرکردنەوەیەک دەکەی کە زۆر جیاواز و شازە بۆیە دەبێت خۆت نەک هەر بۆ ئەو کێشە هەنووکەیە ناوخۆیانە تۆ عقلمەندانی ئەم وڵاتە سیاسە گەورەکانی ئەم وڵاتە دەبێت بەڕاستی خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوە و ئامادەکاری و بە پلانێکی ستراتیژی خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو عقلیەتە کۆنەپەرستش حاضر بکەن کە هەر ڕۆژە و لە دادگای فیدرالی بڕیارێکمان بۆ دەردەکا و هەر ڕۆژە و بە میزات ئەمڕۆ جومانە غەلای تەسریحێک دەدا بەیانی تەیف سامی تەسریحێک دەدا مستەفا سەنەد ئەمجارە شکاتمان لێ دەکات لە دادگای فیدرالی یعنی بەڕاستی هاتوونەتە دۆخێک زۆر بەداخەوە یعنی وەرەقەی تەفاوزی ئێمە لە بەغدا ئێستا بووە بەچی ئێستا کەس باسی کەرکووک ناکە کاکەجان یعنی پارێزگارێکی سەپێنراو لەوێ ئەوە تا زەوی ئەو شوێنانە هەمووی ڕۆژانە جوتیارانە خۆپشاندانەکانیان دەبینین ئەوە مەسەلەی کەرکووک ئەوە خورمات و ئەوە مادەی 140 بە شێوەیەکی گشتی ئەمانە هیچی باس ناکرێن ئێستا هەمووی وەرەقەی تەفاوزی ئێمە وەکو کۆر بریتێ لەوەی دەڕۆین دەڵێن بەڕێستەیف سامی تکایە موچەی ئەم مانگەشمان بۆ سەر بکە یعنی کە ئەمە من پێم وایە بەڕاستی باش نیشانەی شکستە و ئێمە دەبێ گەلی کوردستان بە ئیرادەیەکی زۆرەوە بەڕاستی باسی مادەی 140 بکە 150 خاچی کوردستان کە ئێستا کە دەستی بەسەردا گیراوە مەسەلە نەتەوەیەکانمان پرسی زمان پرسی خاک پرسی ئەمانە بەڕاستی پرسی قەرەبووکردنەوەی 5,000 خەڵکی هەڵەبجا پرسی ئەنفال هەموو ئەوانە ببێ بە دۆسیەوە ئێمە بچین تەفاوزی لەسەر بکەین نەک هەمومان جێ بڕۆین بڵێن دادە تەیف سامی وڵا شتێکماوێتەوەگەر موچە ئەممان گەشتمان بۆ بنێت سەفراشە کاکرێ باس کاکرێ باش شتێکی وروژان کاک بڕان ینی باسی وەبەرهێنانی کرد بەڕاستی ئێمە توانیمانە مەسەلەن لەو بوارەدا وەبەرهێنان لە گەنج لە تاقا لەو نعمەتە خوایانە بکەین کە خوای گەورە بۆ وڵاتی بەخشیوە لانی کەم بەڵێ توانرا ئەو بەرهێنانە بکرێت بەداخەوە زانی دایم ئەم پرسیارانەی کاکرێ وەڵامەکانی ئێمەش سلبی دەرەچێت بۆ لەبەرەوەی کە حکوومەت لەو پەڕی لاوازیایە بڵێ کە لاوازەکەواتە پلانی لاوازی هەیە کە پلانی لاوازی هەیە هەرم پرسیارانش هەرمانش ئەبێ بکەین باش ئێستا بەداخەوە ئێمە وەبەرهێنانمان کردووە لە بێهیواکردنی گەنج بەڵێ وەبەرهێنانمان کردووە لە بێ ئیرادەکردنی خەڵکی هەرێمی کوردستان تەسەوڕەکەی ئێستا خەڵکی هەرێمی کوردستان هیچ کاتێک توندوتیژی و ناڕەحەتیەکانی سەردەمی حیزب بەعسی بیر ناچێتەوە بێگومان ئەمە لە زاکیرەی هەمومانە هەیە لەکوێ لە عێراق و بەغایە تۆ بڵێ ئێستا ئارەزووکەین بەرەو بەغا و بەرەو حکوومەتی عێراق بڕۆی ئارەزوو ناکەین بەڵام ئەوەندەوە ناشرینتر بینراوە ئەوەندەوە بەرهێنانیان کرد لە لاوازکردن و بێ ئیرادەکردنی تاچی کورد حەزمان لە بەغایە حەز بیرمان لای بەغایە تایفسامیمان خۆشترەوە لە کاگاوات جاران سەرۆکی عێراقیش باسی عێراقەکەم قسەیە کرد جۆم بەلێ ناگری هەمالمانە کرد ئێستا وەزیرێکی خواری خوارەوە بێ جوۆی لێ بگرین و بە حەسرەتەوە جۆ بگرین زانین چیمان پێڵێ ئەمە ئەوە بەرهێنانە لە خراپکردنی خەڵکی هەرێمی کوردستان و گەنج و هەموو شتەکانمان ئەمەیە ئەمە ژەگەرێتەوە بۆ لاوازی حکوومەتی هەرێم ئەمە ژەگەرێتەوە بۆ نەبوونی پلانی باشی حکوومەتی هەرێم کاکە خەڵکی هەرێم بەهێزە هیچ وەسف نییە هیچ ئەوەنێک کە من کوردم بۆیە باسی بەهێزی کوورد دەکەم کورد مێژوەکەی دیارە کە بەرگەی ئەو هەموو نەهامەتی گرتو ماوەتەوە بەرگەی ئەم قەیرانانە شەگرێ بەڵام بەرگەی شکاندنی کورد بە کورد ناگرێ بەرگەی شکاندن و بێ ئیرادەکردنی سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگری سەرۆکی حکوومەت و خواری خوارەوە ناگرێت کە ڕاست نەکەن لەگەڵ هاوڵاتیەکانیان نەکاکە یا هیچ نەبێ ڕوونیکەنەوە کە بۆ ناتوان ئەمە بکەن زانی ئێستا من کە سەیری حکوومەتی هەرێمەکەم وەکو هاوڵاتیەک ئەوە نەبێ کە ئەڵم حکوومەت لاوازەی تر ڕقم لە هەموو بەرپرسەکانی حکوومەتی هەرێم بێ خۆشم نەوێن بەڵام پێم بڵێن بۆ ناتوانن بیکەن یا پێم بڵێن ئەم لانەیە تاکەی کە هاوڵاتی زەرمەند بێتایە کاکە خەڵک سیاسەتی کرد حکوومەتی هەرێم داخلی بەرهێنان بوو بۆ بەڕێوەبردن و بەهێزکردنی سیستەمی بەڕێوەبردن لە پێناوی بەختەوەری مرۆڤی کووردا کردی کاکە ئێستا پرسیارکە مرۆڤی کورد بەختەوەرە کەواتەوە بەرهێنانەکە هەڵەیە
ئەوەیە کە دەستەمان نییە و بەڵام بە قۆترین خزمەتی دژایەتیشی کردن. تەواو کەواتە ئەمەیە باشە کاک بورهان ئەتوانین بڵێ مەسەلەن با پرسیارێکە بە زۆرشتر بکەم هەڵبژاردن لە پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باس دەکرێت کە ئەویش دیار نیە ئەکریان ناکرێت ئەتوانێت گۆڕانکاری بکەن ئەبێت چ گۆڕانکاریەک بکە بەڕاستی لە دنیاە هەموو هەڵبژاردنێ گۆڕانکاری کردووە زۆر بە بەسیتی پێتەڵم کە هەڵبژارد نەکرێ یەکەم خەڵک خۆی بە حەزی خۆی نوێنەرایەتی خۆی دیارەکە ئەمە بەشێک لە بەتاڵکردنەوەی خەڵکە ئەمە بەشێک لە بیرکردنەوەی خەڵکە کە هەستە کاشتەیە کا بەشدارێکی سیاسیەکە دووهەم سەرکردایەتی حکوومەت سەرکردایەتی پەرلەمانە گۆڕدرێ ئەندەمانی پەرلەمانە گۆڕدرێ یعنی لە هەموو ئاڵ و گۆڕێکە کەواتە گۆڕانکاری بوونی ئەبێ کە گۆڕانکاری بوونی هەبوو کەواتە تۆ فرسەتێکی تر لەبەر دەستا هەیە هیچ نەبێ بڵێ بکەم کوڕەکانی پێش و خەتای من نییە بیرکەیتەوە بە هەنگاوە بری شتی داهێنانی تازە بکەیت بەڵێ هەڵبژاردن گۆڕانکاریەکە لە ستافایکە لە پلان و بەرنمەیەیکە لە سیاسەتی بەڕێوەبردننی حکوومەتایکە لە ئاشبوونەوەی خەڵکو و خزمەتگوزاری خەڵکایکە ئەگەر تیمێ بێ بۆ خزمەتکردنی خەڵک ئەو نوێنەرانی کە دەستنیشان کراون فعلا نوێنەرایەتی بۆ خەڵک بێ بەڵێ گۆڕانکاریەکە بەڵام لەژێر هەمان تەسیرات و هەیمەنە و بیرکردنەوە و حیزب و لە حیزبیشا تاکابێ نەخێر نایکە کەواتە ئێستا ئەمە دەژبینی ئەگەر بۆن من هەڵبژاردن بکرێ ئەمە دوا دەرفەت نییە ئەلانی کەم بڵێم دەرفەت دانەوەیەکی تر نییە بۆ هێزە سیاسیانە بەڵێ هەمیشە هەڵبژاردن دەرفەتدانە هەمیشە هەڵبژاردن باشداریکردن و فرسەدانی خەڵکە بووی کە هاوکار بێ لەگەڵتا بەڵێ دەرفەتە هەڵبژاردننی زەرورەتی هەڵبژاردن ئەمەیە زەرورەتی هەڵبژاردن تازەکردنەوە نوێکردنەوەیە لە ئەشخاصە لە پلانە لە سیاسەتە بەڵێ ئەشبێ بیکە و گەشتبینیشین بۆی بیکە هەمیشە با ئێمە بە گەشتبینیەوە سەیری هەڵبژاردن کەین بە گۆڕانکاری و بێگومانیشم ئیتر تەسەوورەکەم یعنی لە بیرکردنەوەی خۆما وایە لە هەستکردنی سیاسی خۆما وایە لە بیرکردنەوەی ڕۆشنبیریما وایە کە لەگەڵ خەڵکا کە تێکەڵە بم ئیتر دەستەی بەڕێوەبردننی حکوومەت دەبێت تێبگایتر بەسە ئەگەر بەس نەبێتی بۆ نمونەگەر بڵێن بێ بە ئەو چارەش بابش بەو شێوەیە بڕوا ئیدامەدانەی قەیران بۆ قەیران دروستکردن بە داپۆشینی قەیران بە قەیرانیشتر چی دەست دەکەوێت سەری ئەم قسەیەکە من پێت یعنی ئەگەر هەڵبژاردن نەکرێ هەنگاوێ لە دیکتاتۆریەت و عینادی شخصی و سیاسی نزیکە بینەوە بەڵێ هەموو عینادیەکی شخصی و سیاسی و نزیکبوونەوە لە دیکتاتۆریەت نزیکبوونەوەی لە مەرگی دەسەڵات چونکە ئەمە هەنگاوە ئەمە من ئێستام قسەیە ناکەم جیرفانی خۆشم نێمە مێژوو پێوتوی هەستەکەم ئەمانیش گەیشتنەوە قۆناغا دوو هەم نێودەوڵەتێکەش تقریبان ئەوەی کە بزانم سوکەینزارێکی کردوین بەسەی تر یعنی بەسە چونکە ئێستا ئەبوایە ئێمە بەهێزترین هاوکاری سیستەمی دیموکراتی بوونایە لە مناوچەیە چونکەوە ئێران نایبینی دژە دیموکراتیە کاکە جان نیوەی عەرەب دژە دیموکراتیە تورکیاش ئەوەنگە دیموکراتیەیە کە خۆی سەرکەوتن بەدەستبێنێ تاکە شوێن کە ئێرە منفەزی دیموکراتی کە ئەمریکا و هاوپەیمانەکانی قیادەیەکەن بڵاوکردنەوەی سیستەمی دیموکراتیە پێمان نەڵێن بەسە کاکە جان ئەم هەموو مەصرف و سەرفەمان کردووە بۆ بنیادی دیموکراتی خۆ تاکە هێزیشی بەدەستەوەیە ڕابەرانی دیموکراسی کە ئێستا ڕابەرانی دیموکراسیەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی نەیارانی دیموکراسی لەم ناوچەیە بەزێمی بەدەستەوەیە تۆ بڵێ تاگەزاک لێمان قوبوڵکەن تەسلیم بوونە بەڕاستی زۆر باش کاک ڕێباز ئەگەر دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەوەی کە چیتر خەڵک بێ هیوا نەکرێوەکو باست کرد کە چیتر گەنج و ژن و منداڵی ئێمە لە وڵاتانی یان لە ئاوەکانی یۆنان و تورکیادا نەخیشن بەڵێ وڵات کاکزانە بەر لەوە من دەمەوێت بە کورتی لەسەر مەسلەی هەڵبژاردن و بەشداری سیاسی و ئەوانە بەڵێ قسەیەک بکەم مەسلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان من ڕەنگە لەگەڵ میوانەکەت لەوە کۆک نەبم کە بەڕاستی ئەنجامدانی هەڵبژاردن ئەنجامدانی خراپترین هەڵبژاردن زۆر باشترە لە ئەنجامنەدانی هەڵبژاردن خودی پرۆسەکە خۆی چونکە من پێم وایە دواخستن یان ئەنجامنەدانی هەڵبژاردن ئەتەکردنی پرۆسی دیموکراسی لە کوردستان ئەوە هیچ پاساوێک هەڵناگرێ بەڵام یعنی ئەگەر سیاست لە کورتترین تعریفیدا بریتی بێت لە هوەری ئیدارەدانی کۆمەلگا ئەوە پێویستە ئەو هوەری ئیدارەدانە ڕنگدانەوەی هەبێت لە بەدیهێنانی بەختەوەری و خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان یعنی کە ئەوە بەرهەم نەهاتووە ئەوە
ئیشکال هەیە لە هوەری ئیدارەدانی کۆمەلگا، ئیشکال هەیە لە سیاسەکانی ئێمە بۆ ئەوەی ئەم دۆخانە تێپەڕێنین ئاشتەوایی سیاسی لە نێوان هێزە سیاسەکان پێویستە، بۆی ئەم دۆخە تێپەڕێنین پێویستە هەموو هێزە سیاسیەکان هەموو عاقڵمەندانی ئەم وڵاتە بە ڕۆشنبیر بە ڕۆژنامە نووس بە مامۆستای زانکۆ هەموو یعنی دەستەبژێری ئەم کۆمەلگایە هەمومان لەگەڵ یەکتر ئاش ببینەوە بە ڕۆحیەتی ئەو پەڕی ڕۆحیەتی یەکتر قبولکردن مامەڵە لەگەڵ یەکتر بکەین بۆ ئەوەی ئەم دۆخە تێپەڕێنین بەڕاستی و دەبێ پەرلەمانی کوردستان هەڵبژاردن بەڕاستی کە کرا ئەم حکوومەتەی کە پێک دێ بەڕاستی پلانی ستراتیژی ئەوە بێ کە ڕوبەڕووی ئەو قەیرانە هەنووکەیانە ببێتەوە کە هەیە و بە باشبوونی پەیوەندیەکان لەگەڵ بەغدا بە ناردنی زامنکردنی ئەو بودجەیە کە لە بەغداوە دێ بۆ کوردستان و باش ئیدارەدانی ئەم بودجەیە بتوانن مەشارعی پێ بکەین سولفەی عقارە سولفەی زەواجە مەسلەی هەلیکارە مەسلەی سەرخان و ژێرخانە ئەوانە هەمووی پێی ببوژێتەوە گرانیش نییە قورسیش نییە کاکزانە یانی ئەزانی ئێمە میلەتێکی مەسەلەن 3-4 شار و 6 ملیۆن کەس ینی ئیدارەدانی ئەو خەڵکە ئەوەندە ئەستەم نییە کە سیاسەکانی ئێمە یان ئێمە بڵین وڵا ئیتر تا ڕۆژی مەحشەر ئێمە ناتوانین بەخۆشی بژین و لەبەرەوەی ئیدارە نادرێ نەخێر زۆر ئاسانە ئەگەر ویست و ئیرادە هەبێ من پێم وایە دەتوانین بەسەر هەموو چێشە و گرفتەکانمان زاڵ ببین و ئینشاءالله هەموو خەڵکی کوردستان دەربازی دەبێت لەم قۆناغا و هەمومان بەو پەڕی خۆشگوزەرانیەوە دەژین. بەڵێ سوپاس دەکەم کاکرێباز دووە سەرنجی کاگوران وڵی زۆر بە ئێمە هەمیشە بە هیواوە بڕوانین بۆ چارەسەرکردنەکان ئەو ئومێدی شەکەم کە دەسەڵاتداری سیاسی حیزبی و سیاسی حکومی تێگەشتیان هەبێ بۆم دۆخەی خەڵک بەڵێ باسی دۆخی ئقلیم و دەرەوە نەکەین دۆخی خەڵک دۆخێکی نائارامە کە نائارامی خەڵکیش نائارام بوو حکوومەت و حیزبیش نائارامە بێ حکوومەت و حیزبیش نائارام بوو لە دەستمانە چێ بەڕاست هیوادارین باش بن تا باش بین. زۆر باش زۆر سپاس بۆ بەڕێز بورهان عەبدوڕەحمان کادری پێشکەوتوویەتی نیشتیمانی کوردستان و سپاس بۆ بەڕێز ڕێباز یوسف چالاکوان و ڕۆژنامەوان بینەرانی خۆشەویست لەگەڵ کارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بخواتان.